ئێمە وەکو ئاسایشی کەرکووک ئەمە چەند ڕۆژە ئێمە خەریکی پاراستنی سەنووقەکان و شوێنی دەنگدانین زۆر بە ڕێک و پێکی توانیمانە هەموو کارە ئەمنیەکان تەواوکەین و من لێرە خەڵکی کەرکووک دڵنیاکە من لە بەیانی زۆربەی سەنووقەکان گەڕاوم زۆربەی مەراکزەکان گەڕاوم زۆر بە ڕێک و پێکی بە جوانی برا ئاسایشەکانمان لێرە توانیوانە زۆر بەباشی ئەم خەڵکە تەنزیم بکەن هەم ئەمنیەتیش بپارێزن و هەرچەنە من پێویست ناکەم من خەڵکی کەرکووک دڵنیایی بدەم بە خەڵکی کەرکووکە نەترسن و وەزی ئەمنی زۆر باشە خەڵکی کەرکووک لە هەموو قوربانیدان و شۆڕشەکان و خەباتە پێشڕەو بوون من دڵنیام لە دەنگدانیشە هەروە پێشڕەوە بن بۆیە من سوپاسی ئێوەشەکەم دەستگاکانی ڕاگەاندن بە ئەمانەتەوە شتەکەەوە خۆی بگەێنن دەستان خۆش بێ و دەستخۆشی لە برا ئاسایشەکان و هاوڵاتیان و خەڵکی شاری کەرکووکەکەم هیوادارم بەخۆشی و بەسەربەرزی ئەم ڕۆژە مێژوویەمان بۆ بچێتە سەر ئێمە هاوکاری تەوامانەیە ئێمە وەکو دەستگای ئاسایش بەراکزەکانمان پاراستووە بەڕاستی ئەوان ئیشی خۆیانەیە پاراستنی شاران هەندێک شوێنەکانی کەیە بەڵام وەکو بڵین سەنووقەکان و مەراکزەکان پاراستنی کەوتووەتە ئەستۆی دەستگاکانی ئاسایش و ئەمە هەر لە خزمەتی خەڵک و ئاسایشی ئەمە گوێ نادێنە ماندوو بوون و شەو لەخۆنی